بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی کەمکردنەوەی تەمەنی خانەنشینی لە هەرێمی کوردستان و جێبەجێکردنی یاسای ژمارەنەوەی ساڵی 2014 هەموارکراوی یاسای خانەنشینی عێراقی یەکگرتو هەروە پرسی موچە و داهاتیش دەکەین و قسە لەسەر ڕۆژ دەکەین کە هەموار یاسای بۆ جێش تایبەت بە هەناردەکردنەوەی نێوتێرین بۆ کێشەی تێکەوتووە لەم ساڵدا پرسی موچە چی بەسەردێ ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی ئەنجومەی نوێرانی عێراق قسەی لەسەر دەکەین. کاک سۆران بەخێربێن، سوپاسیان بدەمەوە. سوپاس دەکەین، زۆر بەخێربێن. ئەگە سەرەتا لە پرسی کەمکردنەوەی تەمەنی خانەنشینیەوە دەست پێ بکەین کە ئێستا لە هەرێمی کوردستان چۆتە بواری جێبەجێکردنەوە لە 63 ساڵ کەم کراوە بۆ 6 ساڵ. ئەمە جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، ئەو فەرمانەی سەرۆکی حکوومەت بۆ خانەنشینکردنی هەر فەرمانبەرێک کە تەمەنی گەیشتۆتە 6 ساڵ جێبەجێکردنی یاسای خانەنشینی ژمارەنەوەی ساڵی 2014 عێراقە. بەپێی ئەم یاسایە تەمەنی خانەنشینی بۆ فەرمانبەر 60 ساڵە، بۆ دادوەرەکان و بۆ پلەی زانستی پرۆفیسۆر بۆ هەندێک بوار 65 ساڵە. 66 تێدایەوە تا 65 ڕەوە. بەڵام فەرمانبەر یاسایی بە 60 ساڵ خانەنشینە بێ و کۆمەڵێک وردەکاری تری تایە کە خەڵکێکی ژەتوانێ پێش 60 ساڵەکە ئەگەر تەمەنی 50 ساڵ بوو، خزمەتی کەمتر نەبوو لە 15 ساڵ، دەتوانێت خۆی خانەنشینکە. وردەکاریەکی زۆری تایە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقە. لە دەرەوەی ئەو یاسایە کەس پێویستی بەوە نییە کە ئیتر یاسایەکی تری خانەنشینی هەبێ. یاسایەکی باشە چونکە باز دەکەی موالیدی 1962 63 64 و 65 بە ڕۆژ و ساڵ و مانگ ئەم بڵێن ئەو مالیدانە بێ خانەنشین بکرێن لە هەرێم. وەکو بڕەکەشی باز لە زیاتر لە 30,000 کەس فەرمانبەر دەکرێت دەقیقە دەگاتەوە ژمارەیە ئاگادار بێ. ئێمە لە کۆبوونەوەی هەفتەی با بڵێن کە ئەم هەفتەی تێپەڕی لەگەڵ شاندی حکوومەتی هەرێم لە بەغدا کە کۆبووینەوە، دوای کۆبوونەوەکەی هەردوو وەزارەتی دارایی هەرێم و عێراق بوو، دیارە باس کرابوو. عێراق سوورە لەسەرەوەی کە یاساکە بە گشتی بەبێ پارچە پارچەکردن هەموو بەرگەکانی جێبەجێ هەمووی وەکو خۆی جێبەجێ بکرێ. یەکێک لەوانە ئەو بابەتی تەمەنی خانەنشینیەیە کە دیارە عێراق ڕەزامەندی دەربڕیوە بۆ جێبەجێکردنی و لە 1/1/2025ەوە دەست بە جێبەجێکردنیەکەن. ڕەنگە خەڵکێکیش ترسی هەبێ کە ئەوانەی تەمەنیان لە سەروی 60 ساڵیەوەیە تا 63 و هێشتا لە ناو وەزیفان باشە بە پێی یاسا هەڵوەشاوەکەی هەرێم کە کاری پێکردووە چاوەڕێیان کردووە تەمەنی 63 ساڵی پڕ بکەنەوە. هەندێکیان بە مانگ ماویانە، هەندێکیان بە ڕۆژ ماویانە لەم ساڵە. ڕەنگە بەشێک لەوانە حکوومەتی هەرێم نیازی هەبێ بە تا مێژووی سیویەکی 12/2024 خانەنشینیان کابەوەی کە بە یاسا کۆنەکەی پێشوو چاوەڕوانە کرێ کە خانەنشینیان کە، بەڵام موچەکەیان بە پێی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراقە. بەڵام ڕەنگە نیەتێکیان هەبێ ئەو پاداشتی کۆتایی خزمەت مکافەئەی نیهایی خدمە بە یاسا کۆنەکە چەند موچەیە؟ 6 موچەیە. 6 موچەی بنەڕەتیشە؟ نا 6 موچەی ئەوە پرسیاری زۆری لێکرا کە 6 موچەی بنەڕەتیت پێ دەدەن یا نەخێر. ماڵەوە نەخێر 6
کۆتا موچەکەوە ێگریت ئەنی هەرێم زەڕبی پێشتر خانەشین دەکرد بە یاساکەی خۆی 6 موچەی پێدا بەڵێن پێڵێن مکافەئەی نیهایی خدمە بۆی تا و کاتەی موچەی خانەنشینی بۆ ئەگەڕێتەوە بتوانێت ئەو 6 موچەی لە ڕابردوو پێیدراوە و ئەو 12 موچەی کە لە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق لە ئێستا دەبێت پێی بیرێ بۆ ئەوەیە کە لە وەزیفە نامێنێت و کاتەی موچەی خانەنشینیەکەیە بەسرێ ماوەیەکی زۆری پێچێت تاکو و مامەڵەکەی تەواوەکە ئەو سوود ببینێت لەو پاداشتا ئەوە کۆتا موچەیە بە پیاسەکەی عێراق دەبێت 12 موچە وەربگرێت ئێستا ئەگەر کەسێک خانەشین بکری بەڵێ موچەی کۆتایی بۆ نمونە من لە وەزیری داراییم پرسی کە ئێوە ئەم کەسانە خانەنشینەکەن بە یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق دەبێت هەموو ئیمتیازەکەی بە پێی یاساکە بێ کە مکافەئی نیهایی خدمەیە ئەویش 12 وتیان بەڵێ عێراق ڕەزامەندی دەربڕیوە ئێمە ئیکەین بە یەک لیست و دەینێرین بۆ بەغدا تەیب سامی داوای کردووە کە بە لیستێک بۆیان بچێت بەزیستە لەمە دو دەبێت موچەکەش لە هەرێم کاوتا کرابوو ئەوەی مەدەنی سەربازی کراوە یاخود لەمە دووە عێراقیش دانی پێدادنێت چونکە کێشەیەکە بوو لە بینی هەرێم ئەو هاوتاکردنە لە ماوەی ڕابردوو ئەوە چی بەسەردێ ئەو بابەتە یەکێکە لە کێشەکانی ساڵی 2024 لەو کاتەوەی کە لە یەکی تەمووزەوە بەدووە ساڵی ڕابردووە بەڵێ کە هەرێم لەو کاتەوە جێبەجێی کرد ڕەزامەندی عێراقی وەرنەگرتووە عێراقێکێک لە کێشەکانی وەزارەتی مالیە لەگەڵ هەرێم دوو بابەتە لە ناو لیستی موچە یەکێکیان بابەتی ئەو مامۆستایانی وانەبێش کە کران بە گرێبەست ئەمە یەکێکە لە کێشەکان لەگەڵ کێشەی هاوتای خانەنشینی هەموو مانگێک 92 ملیار هەرێم تەجاوزی هەبوو لەو بڕێکە لە موچەی خانەنشینی لە موازنە بۆی دانراوە یعنی هەموو مانگێ 92 ملیار عێراق وتوێتی ئەمە تێپەڕاندنە ئێمە تەرخان کراومان نییە بۆ ئەم بابەتە بەڵام هەرێم لە لیستەکان نردوێتی 92 میلیارەکەی مامۆستایانی گرێبەستە ئەوانەی وانە بێش کران بە گرێبەست لەگەڵ هاوتاکردنی خانەنشینی بەس لەمە دو ئێستا دەبێ عێراق دانی پێدادنی هاوتاکردنەکە ئەو لیژنەی کە لە بەغداوە هاتن بۆ هەرێم ئێستا شەر لێرن وایە پێم وایە نازانم تاکەی لێرن لێرە ئەبن بەڵام ئەبێ ئەو راپۆرتەی کە پێویستە لەگەڵ هەرێمە ئامادەیکەن تەواویکەن جا هەندێ زانیاری هەیە کە هێشتا تەواو نەبووە ڕەنگە سەرەتای هەفتەی داهاتوش هەر خەریک بن بۆی بۆ ڕۆژی یەکشەمە دەبێ و راپۆرتە لە بەردەستی وەزارەتی دارایی هەرێم و بەغدا بێ بۆی لەو کۆبوونەوە بڕیارێکی لێبن کە ئەوە ببێتە مەسۆدەی ڕێکەوتنی هەردوو وەزارەت و بەرز بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق تاکو لەوێت دەنگی لەسەر بدرێ پێداویستی ساڵێکی موچەی هەرێم بەم کێشەیوانە بێژان کە بوون بە گرێبەست لەگەڵ هاوتاکردنی خانەنشینی هاوکات کە ئێمە ئەو عەدەدە لە فەرمانبەرمان خانەنشینە بن بەڵێ باسی زیاتر لە 30,000 فەرمانبەر دەکرێت ئەو ڕۆژە لێمان پرسیین چەندێک خانەنشینە بێت ڕەنگە عەدەدەکە تا کۆتایی ساڵ بڕوا لەبەرەوەی بەشێک لەوانەی کە تەمەنیانە بێ بە 60 ساڵ لە کۆی ساڵەکە بێ بە 60 ساڵ بەڵام بەشێک لەوانەی لە 60 ساڵ لایەنداوە و لە وەزیفان ئەوانە یەکسەر ئیحالاکرێن هەیە 61 ساڵە هەیە 62 ساڵە هەیە 63 ساڵە 63 ساڵەکان ڕەنگە بە ڕۆژ مابێتیان چەند ڕۆژی ماوە بووی ببێ بە 63 ساڵمانە هەمووی یەکسەر بەبێ هین ئیحالاکرێن و لە لیستی موچە دەرەهێنرێن بە لیستێکی جیا وەک خانەنشینی تەمەنەکانە نێرێن ئێمە بەپێی تەقدیری ئەم جارەی هەرێم هەموو مانگێک 10 تریلیۆن هەموو مانگێک تریلیۆنێک و 7 ملیارمان بۆ موچە پێویستە تریلیۆن و 7 ملیار بەڵێ 7 ملیارەکەی ئەچێتە لێبڕینی لە سەتادەی خانەنشینی لەگەڵ لە ستا 15 باجی سەرموچە
ئەوە 7 ملیارە ئەبێ عێراق سەرفیکە و لەولاوە بیگەڕێنێتەوە بۆ سندوقی خانەنشینی یعنی تریلیۆنێکمان بۆ موچە پێویستە وەکو موچە دوای ئەوەی لێبڕینی خانەنشینی لێ دەرەکەی تریلیۆنێکی سافیمان پێویستە بۆ موچەی 2000 بۆ مانگی 2025 بۆ مانگەکانی دیکەش ئەزانی کاک حەکیم ئێمە بەشێک لەو کێشانەی کە هەبوون کێشە لەوێ دروست بووە کە هەرێمی کوردستان بە سیستەمێکی تر کارەکە و لە دەرەوەی یاسا مامەڵاکە و هەموو ئەو خەرجی و داهاتەی کە لە بەردەستایەتی لە دەرەوەی یاسا زۆرینەی سەرف کردووە بە پێی ئەو ڕێنماییانەی وەزارەتی دارایی عێراق نییە کە هاوتایە لەگەڵ یاسای بودجا ئەمە وای کردووە هەرێمی کوردستان لە زۆر بوارە بە کەیفی خۆی تەسەڕوفکە ئەم جارە بۆیان دەرکەوت کە هەرێمی کوردستان ئەو سەلاحیەتانەی زۆر تەجاوز کردووە کە نیەتی بە پێی ئەو دەسەڵاتەی کە هەیەی لە خەرجیە بە پێی ئەو تەسەڕوفەی کە لەسەر داهات کردوێتی ئەمانە هەموو کێشەی دروست کردووە بە نمونە هەرێمی کوردستان بە عێراقی وتووە ئێمە داهاتمان نییە یا داهاتمانەوەندە نییە بەڵام کاتێک میزان مراجعە ئەنێرنەوە بۆ بەغدا هەموو مانگێگە بێ مانگی پێشووتری بنێریتەوە جا مانگی دواترە بۆ دیە سیرەکەن خەرجیەکانی هەرێم زۆرە لە هەندێک بوارە کۆمەڵی خەرجی کراوە کە لە عێراق و خەرجیانە نییە یەکێک لەو شتانە پلەبەرزکردنەوەی سەربازیە عێراق خۆی ڕایگرتووە هەرێم سەرفی کردووە عێراق یعنی چی من پارە ئەدەم لای خۆم بە بڕیاری ئەنجومەنی وەزارەتی مالیە بەم ئەسبابانە ڕاگیراوەتەوە سەرفەکەی سەربازی بەڵێ بە نمونە نگێڕانەوەی داهات و خەرجکردنی لە بری موچە بۆتە هۆی ئەوەی کە ئێستا موچەی مانگی 12 بەم وەزعا بڕواکە نەدرێ بە خەڵک بەغدا دەڵێ ئەو سێ مانگەی کۆتایی ساڵ بۆ هەموو عێراق نەک بۆ هەر هەرێم لە مانگی 10 و 11 و 12 ئێمە ڕائەوەستین لەسەر دەمانگەکەی ڕابردوو بزانین بە پێی موازنە بە پێی تەخسیسات بە پێی ئینفاقی فعلی خەرجی کردداری بزانین ئەم تەخسیسەی کە هەیە بۆ ئەم پارێزگایە بۆ هەرێم چەنی ماوە دابەشەکەینەوە بەسەر سێ مانگەکە هەرێمی کوردستان ئەوەندەی ماوەکە لە ئەخیر مانگە مانگی 12 441 ملیارە بۆمان ناردووە کێشەکە لە چیایە کێشەکە لەوایە هەرێمی کوردستان وا حسابی کردووە ئەوەی لە داهاتی ناوخۆ خۆی خەرجێکا بۆ موچە عێراق حەقی نییە بەڵام عێراق حەقی تەواوەتی هەیە بەو خەرجیەی کە بۆ موچە کراوە لەسەر داهاتی نانەوتی وا حسابی کردووە کە هەموو ئەم خەرجیانەی لەسەر داهاتی نانەوتی کراوە خۆی ناردوێتی ڕوونتر بڵێم ئەو 960 ملیارەی کە هەرێمەڵێ ئێمە خستومانەتە سەر موچە لە داهاتی ناوخۆوە دەڵێن بەڵێ عێراق چی کردووە عێراق حسابی کردووە کە ئەنەما ئەو 960 ملیارە خۆی ناردوێتی توێتی تۆ نەتگەڕاندۆتەوە بۆ من خۆت خەرجە کردووە داوتە بەچی بە موچە ئەڵێ تۆ پارەیەک لە داهاتی ناوخۆ بدەی بە موچە من ناتوانم هەمان بڕە پارە بنێرم بۆ تۆ بۆ هەمان موچە بۆیە ئەم جارە شاندی هەرێم تێگەیشت کە هەموو خەرجیەکانی لەژێر وردبینیایە هەموو دەسەڵاتەکانی خەرجکردن بە پێی ڕێنمایی و یاسایە هەرێم لەدەی ڕێوەی ڕێنمایی و یاسا تەسەڕوفی کردووە کۆمەڵە خەرجی کردووە کە لە عێراق ئەو خەرجیانە تەخسیسیان بەو جۆرە نییە سەلاحیەتی هەرێمیش دەبێ هاوتا بێ لەگەڵ ڕێنمایەکانی مالیەی عێراق تاکو ئەم ئیشکالە لە 2025 دووبارە نەبێتەوە بەردەوام نەبێ باش سەر سەر موچەی 2025 دەکەین بەس سەبارەت بە پلەبەرزکردنەوە بەس کە پلەبەرزکردنەوەی سەربازی سەر عێراق ڕاگیرەوە بەس مەدەنیەکە
لە هەرێم لە 2016 ڕاگیرە ئەوانەی کێسە خانەشین دەبن بەڵێ مافیان نافۆت حەق نییە بەر لەوەی کە بچنە بڵێن هەواڵی خانەنشینی بکرێن لە بەرزکردنەوەیان بۆ بکرێ اینجا ئەوە بکرێت طبعاًەوە زەوتکردنی مافێکە بەداخەوە کە فەرمانبەر هەیە 2 پلە هەیە بەرەو 3 پلەی ئەڕوات بەڕاستی ڕاگیراوە کاتێک کە تۆ ئێستا دێیت حسابێکەی ئەم کەسە چۆن موچەی خانەنشینی بۆ دەرەهێنی کە پلە بەرزکردنەوەی لە 2016 ڕاگیرا بێ تەسیر لە موچەی خانەنشینیەکەیەکە بۆ لەبەرەوەی 3 ساڵی کۆتایی موچەی بنەڕەتی ئەو فەرمانبەرە حسابەکرێ معدلێکی لێ دەرەهێنرێ معدلی 3 ساڵی موچەی بنەڕەتی فەرمانبەرێک ئەگەر تۆ لە چەند ساڵی ڕابردووە پلە بەرزکردنەوە دۆستابێتەوە لە جێی خۆ دۆستاوی یعنی ئەگەر ئێستا لە 2025 کەسێک خانەنشینەکەن 2024 2023 2022 ئەم 3 ساڵە موچەی بنەڕەتیەکەی چەند بێ بۆ هەر ساڵێک کۆیەکەنەوە زەربی 12یەکەن دوای هەرسێکیان کۆکەنەوە تەقسیمی 36یەکەن ڕقەمێک دەرەچێ ئەم ڕقەمە کاتێک لێکدانی مخەسەساتی بڕوانامەکەی ئەەکەی و ئەم ڕقەمە کاتێ لێکدانی تەحسین معیشیەکەی ئەم سیانە بن بە موچەی خانەنشینی کەواتە تۆ لە بنەڕەتیەکە پلەت بەرز نەبوو بێتەوە بنەڕەتێکت لە 8 ساڵی ڕابردووە لە 9 ساڵی ڕابردووە لە جێی خۆی وەستاوە بەس ناکرێت کاکسۆن ئێستا لێرە هەرێم وا بکات بەر لەوەی کە بڕۆن بۆ خانەنشینی پلەکان بەرز بکرێتەوە چکە کە چوو خۆسیفەتی فەرمانبەری لێرە زەدا دوایی کە ڕۆژتە خانەنشین طبعاً مافی خۆیانە ئەوەشیان بۆ بگەڕێتەوە لەو ڕۆژەوەی کە وەستانویانە باش ئەگەر ئەوەشیان بۆ ناکەن پێویستە لە کاتی خانەنشین بوونە پلە بەرزکردنەوەکەی بۆ بکەن ئەو جا حسابی موچەی خانەنشینی بۆ دەربێنن باشە بەزیستە لە عێراق لە پەرلەمانی عێراق هەمواری یاسای خانەنشینی یەگرت و ناتوتە پەرلەمانی عێراق بۆی تەمەەن بکرێتەوە 63 ساڵ ناتوایە دەکرێت ناکرێت بۆچی بڵێن هەرێم لێرە ئێستا دەستی پێکردووە مادەم لەوێ دەکرێتەوە بە 63 ساڵ ئاگایی یەکی هەرێم هەیە لەگەڵ بەغدا لەسەرەوە بابەتە ئەوی ژەوەیە کە عێراقیش سەرەتا ڕێیەکی زۆر هەبوو تەمەنی خانەنشینی بخەینەوە 60 ساڵ هین بخەینەوە 63 بەڵێ هەرچەنە ئەو هەمواری گۆڕینی تەمەنە لە 2019 کراوە لە هەمواری یەکەمی یاسای خانەنشینی ژمارە 26 لە 2019 کراوە تیان سەروبەری خۆپیشاندانەکانە بۆ یەک کۆمەڵی خەڵک بێنندا بمەزرێن بەڵێ بۆی جیلێکی تازە کە تەخەڕوجەکە بێتە سەرەوە و جیلەی لەسەرەوەی خانەنشین بکرێ بەزیستە ناکرێ هەموارەکە ینی لە عێراق بکرێتەوە 63 لە پەرلەمان چی بەسەرات لیژنەی دارایی دەنگی لەسەردا باشە سەرۆکایەتی پەسەندی کرد و چۆ ناو بەرنامەی کار بەڵام لەو بەرنامەی کارا بخوێندنەوەیەکی بۆ بکرێت کە کێشە لە ناو پەرلەمان هەبوو کۆبوونەوە نەکرا دواتر دانرا بۆ یەکشەمەی ڕابردوو لە ناو بەرنامەی کارا هەبوو شەو بەرنامەی کار گۆڕا دەریانە نابوو هەموارەکە نەکراوە تەوەجوهێکەیە لە عێراق ئەم هەموارە سەر نەگرێ نەیکەن لەبەرەوەی کولفەیەکی زۆر ئەخاتە سەر عێراق ئامادە نین بیکەن باش هەرێمیش دوایەوەی کە زانی عێراق بەرە و 63 ساڵی ناڕاتەوە بۆ تەمەنی خانەنشینی ئەوەی خۆی بڕیار لێدا باش هەندێک هاوڵات پرسیاریان کردو تایبەت بە هاوتاکردنی موچەی خانەنشینی سەربازی بەڵێ مەدەنی کراوە بۆچی تا ئێستا سەربازیەکە نەکراوەوەی لە وەزارەتی پێشمەرگە پەیوەندی بە چیەوەی دەکرێ ئەوە دەیاگادار بیت کێشەی گەورە لە خانەنشینی سەربازی هەرێما هەیە هەرێم ئەگەر هاوتای بکە عێراق وردبینیەکە ئەگەر وردبینی بکە زۆری تیا دەرناچێت سەلامەت چونکە هەر کەس بە هەر پلەیەکی سەربازی خانەنشین بوو بێ ئەوەلیاتی خزمەتی و هەموو
لە دامەزراندنیەوە تا خانشینبوونی ئەوەلیاتەکەی مەزبوط بێ. ئێستا کێشەکە لەکوێ کە ناکرێت؟ کێشەکە لەوەیە کە بەشێکی زۆر لەو خانەنشینە سەربازیانەی ئێمە پلان هەمانە پێدراوە پلەکان نەبووە؟ بەڵێ سەربازی نەبوون، سەربازی نەبوون و یان هەر لەگەڵ تاعینبوون و خانەنشینبوونی یەکسەر خانەنشین جاوە کراوە. دەکرێت خەڵکی تر بکرێتە قوربانی کە موچەکەی لە خوار 500,000ەوەیە بکرێتە قوربانی لەبەرەوە نەکە یا خودی هەر بکرێ و خان ئاوتاکلی سەربازیەکەش ئەوەی لە خوار 500,000ەوەیە بەرز کراوەتەوە بە سەربازیەکەش دەوێت بکری وەزارەت پێش هەمووی کراوە، بەڵام هاوتاکردنەکەی بە پێی یاساکە. بۆ نمونە گەریەکێک بە پلەی عەقید، عەمید، ڕائید بە هەر پلەیەک خانەنشین بوو بێ دەبێ هاوتای عێراق بێ. یعنی ئەو کاتێ موچەی خانەنشین عەقیدێکی خانەنشینی ئەدا بە هەرێم کە هاوتای عەقیدێکی خانەنشین بێ لە عێراق بەو تەمەنە و بەو پلانە ڕۆشت بێ. وەزارەتی دارایی هەرێم بیکە لە کۆتاییدا چونکە هەرە بێ بیکە خەڵک نووسیویان وتیان نەکراوە ئەبێ بیکا بەڵێ ئەبێ بیکا، بەڵام کێشەی دروستەکە بۆ هەرێم وەگوتم خەڵکێک بە ناحەق یا بە نامستەحەق ئەم پلانەی پێدراوە ئەم خانەنشینەی بۆ کراوە کاتێ هاوتا بکرێ پێداچوونەوەی بۆ بکرێ زۆریان شمول ناکەن. باشە بەس سەبارەت بۆ ئەگەر زیاتر لە 30,000 کەس خانەنشین بکرێ ئێستا پرسیاریان کردووە بۆ سێ یەکەمەکان ئایا خەڵکی تازە دادەمەزرێ دەبێت دەرگای دامەزراندن لە هەرێمی کردو یاخود خۆبەخشی تەندروستیە دەرچوانی دانەمەزراوە خەڵک چاوەڕی دامەزراندنە دەبێت بکرێ؟ ئێمە گفتوگۆیە و بابەتەشمان کرد 56,000 کەسمان هەیە بە قائیمە ئێستا باشە کە ئەبێ دابمەزرێن یان سابت بکرێن. کێنەوانە؟ ئەمانە نزیکی 12,000یان ئەوانن کە پیانەوترێ سێ دەرچووی یەکەم. بەشێکی تر لەمانە هەڵگری بڕوانامەی باڵان، بەشێکی تر لەمانە مامۆستایانی گرێبەستن، مامۆستایانی گرێبەست کە وانە بێژ بوون. ئەم فیئانەی کە هەن کە هەرێم داوای کردووەمانە دامەزراندنیان بۆ بکرێ گرێبەست بە هەمیشەیی بکرێ، بەڵام عێراق نەیکردووە. ئێستا من یەکێک لەو پێشنیارانەی کە داومە بە حکوومەتی هەرێمەوەیە ئەمانە ئەگەر ئێمە لە ساڵی 2025 پلەی وەزیفیشمان پێ نەدرا تەخسیسمان بۆ نەکرا لە موازنە بۆ دامەزراندن ئەتوانین بە حەزف و ئیستیحداس ئەمانە دابنین کە هەرێم لە ماوەی ڕابردووە غەدرێ گەورەی کردووە کە ئەم مستحقانەی لە کەرتی تەندروستی بە خۆبەخشن، مامۆستایانی ئاینی لەسەر ئەوقاف بە خۆبەخشن، سێ یەکەمەکان، خاوەن بڕوانامە باڵاکان. ئێمە ساڵانە خەڵکێکی زۆر خانەنشین بووە، خەڵکێکی زۆر لە وەزیفە بە هەر سەبەبێ بێوازی هێناوە نەماوە فەسڵ بووە، ئەمانیان نەخراوەتە شوێن، خەڵکی حیزبی و بە لیستی پڕ لە مەحسوبیەت لە حیزبی دەسەڵاتەوە ئەم فەراغانە پڕ کراوەتەوە، بەڵام پێویست بوو لادان و لە جێدانان بۆ ئەمانە بکرێ. ئەگەر چونکە ئەگەر هاتوو ئێمە پلەی وەزیفی نوێمان بۆ داننراکە هەرچەنە بۆ پلە وەزیفیەکان ئێمە کاک حەکیم 682,000 پلەی وەزیفیمان لە عێراق بۆ دانرا. بەڵێ لە کاتێکا ئێمە ژمارەی فەرمانبەرانمان 702,000 لەم بەینا 23,000 پێشمەرگەمان چەند ساڵە بڕیار بووە بخرێنە سەر بودجەی سیادی لە وەزارەی دیفاع، بەڵام نەخراوە. هەرێم ناچار بۆ خۆی موچەکە بدا، پلە وەزیفەکەش لە عێراق حساب نەکراوە. ئێمە لە سەرەتای دەرچوونی یاسای بودجە باسمان لە فەوتاندنی 23,000 پلەی وەزیفی کرد، بەڵام بەداخەوە گویان نەگرت. بۆیە ئێستا ئێمە لە پەرلەمانەوە خەریکین بۆ ئەوەی ئەم بابەتە یەکلایی بکەینەوە. گوایە و ڕۆژەش وەزیری دارایی عێراق توێتی من نەمزانی وەمزانیوە کە ئەمانە لە سەرارێ من. بەس ئێستا دامەزرانی ئەو سێ یەکەمەکان ئەوانی تر هەر دامەزرانی دەبێت لە هەرێم بکری دەتوانێت ئێستاگەرەوانە خانەنشین دەکرێن ئەوان لە شوێنیان دابنرێ. ئەبێ یەکێک لەو شتانەی لیژنەکەی عێراق کە بۆ یاتوە یەکێک لەو بابەتانەی کە لەگەڵ عێراق گفتوگۆ کرێ ئەوەیە کە ئێمە
ڕێگە چارەیەک بۆ ئەمانە بدۆزینەوە. ئایا بە لە جێدانانی مەزرێن سەیەکەم بەڵێ ئایا بە لە جێدانانی ئەم خانە نشینانە دەکرێ یان لە یاسای بودجەیە ئێمە معالەجەی بکەین کە هەندێک زانیاری باز لەواکەن کە حکوومەتی ئیتیحادی ئەم ساڵ نیازی نییە خشتەکانی بودجە بێنێتە پەرلەمان. بۆیە تەسەورە کرێ ئەم ساڵ لەسەر ژمارەکانی ساڵی 2024 حکوومەتی عراقی بڕوە بۆ مامەڵە لەگەڵ موازنە. ئەگەر ئەوە نەبێ ئێمە بێ ئەو ئیتیفاقە سیاسیی کە هەردوو وەزارەتی داراییکەن لە ئەنجومەنی وەزیران پەسەند بکرێ چکە تەخسیسمان کەمە گرفتمان زۆرە. سەحمەد کەرکوژی دەڵێ تەمەنی خانەنشینی ئەم ساڵ لە 65 لە عێراق خانەنشین دەکرێت. دەڵێوانێکی خانەنشین دەکرێن تاوتین دەکرێن یاخودی سە بڵێن ئەرف ئەوانەی خۆشمان کاژماریمیان کرد بە تاوتین هەژمار ناکرێت ئێستا لە عێراق یاخود ڕێگە چارەی بۆ دەزێتەوەی کە خانەنشین شە تاوتینی بۆ دەکرێت. ئەو ڕۆژە لە گفتوگۆ لەگەڵ وەزارەتی دارایی و شاندی حکوومەتی هەرێم گفتوگۆکەمان بەشێکی لەسەرەوە بوو کە ئێواڵێن تاوتین وا خەریکە لە هەندێک شوێن تەواوە بێ و ئەوەندەی نەماوە و زەحمە نەبێ پێمان بڵێن ئەوە مەبەستان چییە لە تاوتین یان مەبەستمان هەژماری منە. منتمەوە هەژماری من بانقی ئەهلیە قەراری مەحکەمەی ئیتیحادیە لە بانقی حکومی. دیارە ئەمان قەناعەتیان بە عێراق کردووە بە بانقی مەرکەزی وەزارەتی مالیە و حکوومەتی عێراقی کە ڕوونکردنەوەکەی مەحکەمەی ئیتیحادی کار پێ بکەن کە بڵێن بانقە ئەهلیەکانە بن. من پێم وتە نەگەر بانقی ئەهلی ببێ ئەمە بۆ تەوزیعی موچەیە. تاوتین جێگیرکردنی موچەی لە بانقی حکومی ئێوە دەتانەوێ وەزارەتی دارایی هەرێم یا حکوومەتی هەرێمەوێ لە بری بانقی حکومی خۆی هەبێ لەو بەینە لە نێوان وەزارەتی مالیە کە لە ڕێگای بانقی مەرکەزی تەمویلی موچەکەن نەچێتە بانقی حکومی بچێتە حکوومەتی هەرێم دوایە چێتە بانقە ئەهلیەکان بۆ تەوزیع. ئێوتم کاکە ئێوە شەڕیەواکەن پارەکە خۆتان وەریگرن نەک بچێتە بانقی حکومی. لە عێراق وەزارەتی دارایی حەقی وەرگرتنی پارەی نییە بەو جۆرە حەقی ئەوەی هەیە لیستەکەی پەسەند کرد دوای وردبینی ڕەوانەی بانقە حکومیەکانێکە بانقی مەرکەزی تەمویلی بانقە حکومیەکەکە لەوێەوە پاراچێتە سەر حسابی موچەخۆر لە بانقە ئەهلیەکان. جا بالموناسەبە وتیان کاکە وتمان بەس پێمان بڵێن حکمەتیەوە چیە ئێوە ئاڵاون بم بانقە ئەهلیانە. وتیان لەبەرەوەی ئەم کارتەی بانقی ئەهلی کە هەژماری منە بەقووەترە عمولەی کەمترە لە دەرەوەی وڵات ئەخوات. وتم کاکە گیان ئێمامانەوە لە ناوخۆ بخوا ئێمە کێشەی ئەوەمان نییە دەرەوەی وڵات بخوا خۆ فەرمانبەرانی ئێمە کەم و چەوەرەگرن ناچن لە ئەوروپا سەرفیکەن و بێنەوە وەنیە چ کێشەتانە لە ئەوروپا کارتی تەوتین کە لە عێراق هەیە ڕەشید و ڕافیدین لە ئەوروپا نەخوا گرنگەوە لە ناوخۆ ئەخوا و دەوڵەت زمانی موچەکەیەکا کاتێکە لە بانقی حکومی بێ. باش بەس تا ئێستش ژماری من قبول نەکراوە چونکە دوای ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی عێراق دەڵێت تەوتینتان نەکردووە. ئەزانی وەگوتم قەناعەتیان بە هەمویان کردووە کە هەژماری من تەوتینە. ئەم جارە جا عێراق پێی رازیە ئێستا ئەوەی کە شاندیاری وتیان عێراق پێی رازیە. من ئەوەی لێ خوێنمەوە کە وتویانە بانقی موجاز. ئێمە لە وەزارەتی دارایی عێراقیش تووشی و مناقەشەیە بووین وتمان بۆ بانقی ناموجاز هەیە ئەخ لە عێراقا بانقی ناموجاز نییە. بانکی مۆڵەتی نەوێ نەخێر. یعنی چی بانقی موجاز؟ قەراری مەحکەمەی ئیتیحادی بەنەسەڵێ بانقی حکومی وازحە بانقی حکومی ڕوونکردنەوەکەی وەزارەتی دارایی عێراق ئەوەی پێوە دیارە کە ئەڵێ بە پێی قەراری مەحکەمەی ئیتیحادی تەوتین لە بانقی حکومیە بەڵام بە پێی تەوزیحی مەحکەمەی ئیتیحادی بانقی ئەهلیشە بێ. ئەمان چون وا تەفسیریان کردو من پێم وتە نەگەر بشکرێ بە
قبولیش بکرێ هەر مطابقی قەراری محکمە اتحادی نیە ئیلا بانقی حکومی. باش بەس ئێستا خەڵک پرسیارەیە موچە لەم ساڵدا ئەو موچەی مانگی 12 چی لێ هات و لەم ساڵدا ئەگەر هەرێم پابەند نەبێ بە ڕادستکردنی داهاتی ناناوتی داهاتی ناوخۆ داهاتی نەوت ئایا کێشەی موچە چی بەسەردی؟ کێشەی موچە وەکو مانگی 12 بەسەردێ ئەگەر هەرێم پابەند نەبێ ئەگەر هەرێم پابەند نەبێ بە ڕادستکردنی داهاتی نانەوتی ئەگەر لیستەکان هێشتا کێشەکانی ماون چارەسەر نەبێ و ئەگەر ئیتفاقێکی سیاسی نووسرا و پەسەندکراو لە ئەنجومەنی وەزیران نەبێ کێشەکانمان بەردەوامە بێت چکە ئێمە لە شان دیێرێمان پرسی ئایا بۆچی داهاتی نانەوتیتان ڕادست نەکردووە کیان لەبەرەوە ئێمە ئیتفاقێکی شەفەیمان هەبووە لەگەڵ سەرۆکوەزیران بەڕێ سوودانی کە ئێمە لە مانگی حوزەیرانەوە داهاتی نانەوتی بنێرینەوە واتە لە مانگی 6 و 7 و 8 و 9 دەبینێرینەوە ئەڵێ پێوەی پابند بووینەوە 5 مانگەمان ناردووە بەڵام کاتێککە ئەچنە دارایی ئەڵێن ئێمە ئیتفاقمان هەیە ئەو 5 مانگە بنێرین دارایی عێراقەڵێ کوای ئیتفاقەکەتان با ببێ بە سەنەدێکی قانونی ئەڵێن وڵا شەفەییە هیچ بەڵێنێکی شەفەیی لە عێراقا کاری پێ ناکرێ وەکو چۆن ئێمە بەڵێنی شەفەیی وەرگیرا کە فراکسیۆنە کوردستانیەکان دەنگ بدەن بە خشتەکانی بودجەی 2024 لە بەرامبەرە سوودانی مناقەلە هەموو مانگی 18 ملیارەکە بۆ مامۆستایانی وانە بێش دوایی نەشکرا و کەسیش نەبوو بە خاوەنی ئەم بەڵێنە دەنگیشیان پێدا من دەنگم پێ نەدا ئەو بۆی ڕوون بێ سەموچی مانگی 12 دیارە چی لێ دێ فۆتاوە لای هەرێمە ڕوون نیە عێراقەڵێ من تەواوی پارەم ناردوو لای هەرێمە باش ئەی موچەی مانگیەک دەبێت چی بکرێ بۆی کە بدرێ یاخود چی هەیە دەبێ و شاندەی کە لە هەرێمەوە چنەوە جارێکی تر ڕۆژی یەکشەم لیستی موچەشیان پێبێ بۆ مانگی 1 تەقدیمیکەن باشە ئەگەر ئەو ئیتفاقە سیاسیە ئەو ئیتفاقە لە نێوان هەردوو وەزارەت هەنگاو بنێوە ئەنجومەنی وەزیران پەسەندیکا و کاتە پێم وایە گرفتەکان هەلەبێ ئەویش هەرێم ئامادەی دەربڕیوە کە داهاتی نانەوتی هەموو مانگێک لە 150 گومرگ و باج تەسلیم بکات بەڵام هەموو مانگێکی 12 مانگ نێستا عێراق بەس ڕازیە لە 150 داهاتی فێدراڵە ڕز بکرێ و لیستی موچەڕێک بگێت تاوە کێشە نیە ئەڵێن ئێمە ڕێککەوتوین کاتی خۆی بە شەفەیی لەگەڵ سەرۆکوەزیران لە 150 گومرگ لەگەڵ باجا بگەڕێنینەوە باشە ئێستا موچەی مانگی 1 پێچێ بێ ناجارێت تاوی اتفاقە نەگاتە ئەنجام ڕەنگە یەکشەمە لیستەکەیان پێبێت تەقدیمی بکەن چاوەڕێ ئەو پەسەندکردنی و اتفاقی بینی هەردوو وەزارەت باشە هەوڵاتێکی نووسویەتی بە کاکسۆران بڵێ پارەی و سوورێژەکە بۆ هەر سەرف نەکات دیار خۆی ئەوی شەی کردووە بەداخەوە تا سەرفیان نەکردووە ئەمە ئەخیر نووسرا و لە وەزیری پارەکە هاتووتە هەرێم وایە پارەکە هاتووە بەڵێ چونکە هیچ خەرجیەک لەسەر ساڵی 2024 نەماوە تاکو بکرێ ئەمە لە 5 2025 وەزیری تەندروستی عێراقە کە ئەڵێ بەڵێ پارەکان هاتووە و هەرکەس مراجعی محافەزەی خۆی بکە ئەی چی بکەن ئێستا مادام پارات و ناشیدنەوە دڵێ وەرمان نەگرتووە پێی بڵێ وەرمان نەگرتووە وەزارەتی تەندروستی جوابی منی دایەوەتی ئەوە ئێمە ئیشعارمان کردەوە بانقەکان وەزارەتی دارایی وەڵامی منی دایەوەتی هێشتا ئێمە پارەکەمان وەرنەگرتووە بەڵام خۆیان کتابیان کردووە بۆ سەرفکردنی لای هەرێمە بێدا بەشیکەن باشە پرسیایەتی شات و لەسەر فەرمانبەرانی گرێبەست دەڵە بە کاکسۆران بڵێ چی بەسەرهات ماوەسی دەکرێن بامیشەی ناڵێم ئەوەژێکی ترە لەو پرسانەی کە ئەم جارە بێ یەکلایکەنەوە تا ئێستا یەکلانەبووتەوە بەڵێ هەرچەندە فەرمانبەرانی گرێبەست لە ناو لیستی موچان بەڵام بۆ بە هەمیشەیی کردنەکەیان کە هەرێم وعدیشی پێداون بەڵام پێچێت تا ئێستا نەچوو بێتە بواری جێبەجێکردن سەبار بە موچەی خاوەنپێداویستی تایبەت تاوتە عێراق دەکرێت دەبێ بکرێ نا ئەوە عێراق موچەی خاوەن پێداویستی تایبەتی خۆی بە یاسا لە پەرلەمان ئێمە
یاساکەی خۆیان هەموارمان بەڵێ دەبێ نابێەوەی هەرێم هاوتا بکریان دەبێت چی بکرێ بەوەی هەرێم یاسای خۆی هەیە بڵێ خۆی بپسام بە پیاساکەی هەرێمیش دەبێت 250,000 بێت لە 2011 یاساکەی هەرێم جێبەجێ نەکراوە یاسای مافوی امتیازاتی کە مندامان لە 2011 دەرچۆ 250,000 بەڵام جێبەجێی نەکردو حکوومەتی هەرێم ئەو لای هەرێمە و بەداخەوە هەرێم نەکەوەی جێبەجێ نەکردووە ئەو هەموو کەمەندامی کە لە 2013 بە دواییی تۆمار نەکراوە هەمووی ماوە بەڵێ بەزۆم 13,000 خامپیلایستی بەت لیژنەی پزیشکی بینی نێدرابوون بۆ بەغداش ویشتا ئێستا هیچ ئەنجامێکی عێراق ئامادە نییەوە بکە بەڵێ سەبارەت بە پرسی هەمواری یاسای بودجەش کاتمان کەماوە پێشتر وابرار بوو کە نەوتیاریم خەرجی بەرەمێنانی نێوتیاریم بکرێت بە $16 بۆ بەرمیلێک ئێستا کێشەی تێکەوتووە ئەمڕۆ شتەبێژی حکوومەتی ما بەسەر چۆڕکردنەوەی کێ و دەڵێ قبوڵی ناکەن و بە پێشنازەکە رازیینین و مەسرور بارزانین دەڵێ جێی سەر سوورمانە و ئەو پێشنازەی سۆدانی هەموار ناکرێتەوە ئەوەی کتابێتە بنەوتیارێم طبعا ئەوەی کە حکوومەتی عێراقی نردبووی بۆ لیژنەی دارایی ئەخیر ڕۆژ دەنگیان لەسەردا لە حەفدە ئەندامی لیژنەی دارایی حوتیان دەنگیان پێ نەدا دەیان دەنگیان پێدا لە بەرنامەی کار لابرا دوایی دانرایەوە دوایی لابرا بۆ لابرا ڕۆژی دەنگدان لەسەر ڕۆژی سێشەممە کە دەنگدان بوو لەسەر یاساکان یەکەمیان هەمواری یاسای بوجە بوو تایبەت بە کرێی دەرهێنانی بەرمیلێکنە و دەرهێنرا لەبەرەوەی سەرۆکوەزیرانی عێراق خۆی نووسراوێکی ناردووە بۆ پەرلەمان ئەڵێ ئێمە ئەبێ هەموو پارەی فرۆشی نەوت و مشتەقاتی نەوتی وەکو گاز و بەنزین وانە وە غاز ئەوەی لە محەلی بەکاریەوە ئەوەشی لە خارجی فرۆشن ئەبێ هەموویمان تەسلیم کەن ئەوە بوو بابەتەکە لە جێی خۆی وەستا و ئەوەی کە گوایە هەردوو حکوومەتی هەرێم و بەغدا لەسەری ڕێکەوتون هەمووی هەڵوەشاوەتەوە ئێستا کێشەی تێکەوتووە بەڵێ وەستاوە و بڕوا ناکەم نە ئەم دەقە قوبوڵ کرێ ناوەی پێشوش بڕوا بەو جۆرە باشە دەڵێ سەبارەت بە خۆبەخشانی تەندروستی بەڵێنێکت پێدا بوون یان خودیشت بۆ بکردون وەڵام بەردەوامە بەڵام ناڵێم هەمووی بۆ بە پاکێجێک کە دەبێت لای هەرێم ئەزانی من تەمەناکەم خەڵک خۆبەخشی بۆ حکوومەتی لەم جۆرە نەکە خۆبەخشی بۆ نەکە نەخێر خۆبەخشی بۆ کەسێکە کە لەو شەقام و کۆڵان و جادانە پێویستی پێت بێ حکوومەتێک کە داهاتی هەبێ و نەوتی هەبێ و بۆ خۆی داهاتەکەی دیار نەبێ تۆ خۆبەخشی بۆچی بۆەکەی تۆ بێ بە دەستکەی بە چاوە مافی خۆتی لێوەرگری بە دامەزراندن بە خۆبەخشی وای کردووە کە بێ منەت بن ئەسڵەن ێستا خەڵک معقولت واستە بکە بۆ خۆبەخشی نامەیکە ئەوەی کە لە ستاتۆ کردوتە بۆیان بە خۆبەخشەکان بۆ هەرچین و تێژێگەوەی کە پێویست بوو بێ باشە سەبارەت بە بەشە خۆراکیش حکوومەوەی کە لەژنی پیشسازی خۆراکی گلەی هاوڵاتیان ینی بەشە خۆراکی 12 بەش نادرێ کوالێتی شتەکان خراپە دەبێت لە 2025 چاک بکرێ بۆ بڵێن ئاردەکە نەکرێ بەنان یاخود بەشە خۆراکی دیکە کوالێتی باش نەبێ یاخود هەموو هەر 12 مانگەکە بەشە خۆراکەکە نەگات بە هاوڵاتیان بۆ 2025 متابعەیەکەم انشاءالله چونکە ئەو بابەتە لە لای ئێمە لە لیژنەی ئابووری و پیشەسازی و بازرگانیە کە ئێمە گەنمی خۆمان ئەدرێ بە ئاشەکانەوەی کەنەوە بە ئارد بەڵام بەداخەوە تەلاوبی سەیرەیە گۆڕینی مەوادەیە فێڵ هەیە و لە وەزارەتی تیجارەی عێراقیش بە هەمان شێوە و بابەتە بوونیە بەڵام انشاءالله زیاتر ئیشی لەسەر دەکەن انشاءالله دەڵێ مامۆستایانی کەرکووک تەوتینیان بۆ دەکرێت هیچ هەیە لەگەڵ هەرێمە ئەوان بەداخەوە تا ئێستا کێشەی ئەوان هەر بەردەوامە هەرچەنە گفتوگۆ هەبوو لە بینی هەردوو وەزارەتی پەروەردە بەڵام یەکلایی نەبووەوە لەبەرەوەی هەرێم ڕازی نییە میلاکاتیان تەسلیمی عێراقکە بەڵێ هاوڵاتی تریش پرسیاری کردووە دڵێ ئەوانەی کە پێش
خانەنشین بوون 12 موچەکەوە دەگرن ئەوانەی کە پێشتر خانەنشین بوون نەک ئەوانەی تازە خانەنشین دەبن دەبێ هەرێم نایەوێت ئەویان بات هەرێم نایەوێت بەڵێ سوپاس دەکەین کاک سۆرە مادومان سوپاس سپاسیان دەبوون دەکەین زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێ سپاس باوکاران خواتان لەگەڵ